هیچیان مامۆستانینەوەە کارێکە پلاندا ڕێژراوە نەکرد گومان دەکەم 100% باوەڕم بۆ هەیە ئەوە وەکوی کارێکە پلاندا ڕێژراوە نازانم ئەو چێ پاڵپشت و پشتگیری دەکاتن لەلایەن عەرەبیەکانە لە کیلابی و کلدانی و ئەو شتانەیە ئەلموهیم ئەو پلاندا ڕێژراوە ئەگەنا بەڕێز هەمووی حاجی محەممەد قسەی زۆر جوانی کرد وتی 125,000 مامۆستامان هەیە لەبەرچی بەس 12 مامۆستا لە من چادرەکەی داوای مافوو هەمومان دەزانین فەرمانبەر مامۆستا هەرچی هەیە لەو کوردستانەکەوە بڵێن حەقی خۆیتی داوای موچە بکە بەڵام نەچێ هەر ئەوان ژبوون داوای کردکەوە هەموو داهاتەکانی هەرێمی کوردستان تەسمیلی بە بەغدا بکرێ کەوا بەغدا موچە بنێری ئیتر لەوەتەی داهاتی هەرێمی کوردستان دەچێتە بەغدا کوردستان تووشی ئەو قەیرانە نبووە ئەگەر پێشتر هەرکومی 25 ڕۆژ موچە دەدا کێشەیەکیش نەبوو هیچیان مامۆستانینەوەە مامۆستانین هۆن هەمویان سەر بەلایەنی سیاسی و یەک بە سەر بە فلان لایەنە دەرنەچوە یەک کاندیدی فلان لایەنە دەرنەچوە و ئیتر لەوانەیە بێتە دووشی لە پشت لەوانێ بۆ خۆی ئیدعای بکە لە ئێستا بڵێ وڵا فلان کەس کەسێکی دڵسۆزە بۆ کوردستان و بۆ شاری سلێمانی وێنە خەڵکی سلێمانی خەڵکەی زۆر ڕۆشنبیرە خەڵکەی زۆر هونەردۆستە خەڵکەی زۆر کۆمەڵایەتینە خەڵکەی زۆر شۆڕژێڕن ینی ئەمە هەموو دەزانی سلێمانی شاری هەڵبەت و قوربانی شارێکی ڕۆشنبیریە بەڵام ئەوەی ئەوان داوای دەکەنەوە ئەوە سێ کەس وچ خۆی بە سێ ڕۆژ خەڵک دەمری لە بەرسەم بسێنە بە ئەوان 5 معقولێت 4 ڕۆژ